بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. بەڕێزان و خۆشەویستان، ئەمڕۆ لە بەرنامەی خولی چلینەی قورئانی پێتان دەگەین لە کەناڵی ئاسمانی بانگەواز بە هەماهەنگی لەگەڵ دەستگای نووری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری کە ئەم خولە دەربارەی پەرتووکی الأربعون القورئانیە کە دانەرەکەی شێخ ئەحمەد عەبدوڕەزاق العنگەریە، بریتیە لە 40 فەرموودە دەربارەی ئاداب و ئەحکام و فەزڵەکانی قورئانی پیرۆز. دیارە خۆشەویستان، ئەم فەرموودانە زۆر گرنگن لەبەر ئەوەی پەیوەندی بە قورئانی پیرۆزەوە هەیە. گومانی تێدا نییە ئێمەی موسڵمان قورئانی پیرۆز بەرنامەی ژیانمانە. قورئانی پیرۆز ئەو ڕێگایەیە کەوا هەر کەسێک پەیڕەوی بکات بەختەوەری دنیا و قیامەتی دەست دەکەوێت. بۆیە دەبێت شەو و ڕۆژ ئێمە هەوڵ بدەین گرنگیەکی تەواو بدەین بە قورئانی پیرۆز، چ بە خوێندنەوەی، چ بە تەدەبوری، چ بە مودارەسە و لێکۆڵینە و توێژینەوە دەربارەی ئاەتەکانی قورئانی پیرۆز. هێشتا کەمە و کەمە لەبەر ئەوەی بەختەوەری دنیا و قیامەتمانی تێدایە. ئەم خولە بریتیە لە 7 بەرنامە. ئەمڕۆ یەکەم بەرنامەیە. کتێبەکە شێخ خوای گەورە بیپارێزێت کردوێتە 7 بەشەوە. بەشەکانی بریتین لە ئەم بەندانە. یەکەم بەندی دەربارەی ئەو فەرموودانەیە کە هاتوون سەبارەت بە فەزڵەکانی قورئانی پیرۆز و خوێندنەوە و بە کۆمەڵ ڕامان تێیدا. بەندی دووەم ئەو فەرموودانەیە دەربارەی ئاداب و ئەحکامەکان هاتوون. بەندی سێیەم ئەو فەرموودانەیە دەربارەی فەزڵی لەبەرکردنی قورئانی پیرۆز و پاداشتی خاوەنەکەی هاتوون. بەندی چوارەم ئەو فەرموودانەیە دەربارەی هاندان لەسەر پەیماندان بە قورئان و پێداچوونەوە هاتوون. بەندی پێنجەم ئەو فەرموودانەیە دەربارەی دەنگخۆشکردن بە خوێندنەوەی قورئان هاتوون. بەندی شەشەم ئەو فەرموودانەیە دەربارەی ئیخلاصبوونی کار بۆ خوای گەورە هاتوون. بەندی حەوتەمیش ئەو فەرموودانەیە دەربارەی فەزڵی هەندێ لە سوورەتەکانی قورئان هاتوون. ئەو مەرجانەی کەوا دەستگای نووری حکمە دایناوە بۆ ئەم خولە داواکارین کەوا پابەند بنبێ بۆ ئەو بەشداربوانەی کەوا حەزیان لێیە بەشداری بکەن و ئیسنادی مەتنی ئەو پەرتووکە وەربگرن، ئەو فەرموودانە وەرگرن، چونکە خوای پەروەردگار نیعمەتی لەگەڵدا کردووم کە 10 ساڵ پێش ئێستا ڕاستەوخۆ لەسەر دەستی شێخ دانەری کتێبەکە مۆڵەتم پێدراوە. هەروەها 2 ساڵ پێش ئێستش لە ڕێگەی بەرنامەی زوومەوە دووبارە مۆڵەتم پێدراوە کەوا ئەو فەرموودانە بگێڕمەوە بۆ هەر کەسێکەوە بێوێت و مۆڵەتی ئیسنادەکەی پێ ببەخشم. داواکارم لە خوای پەروەردگار ئیخلاص و سەوابمان پێ ببەخشێ و سوپاسی کەناڵی ئاسمانی بانگەواز دەکەم و هەروەها دەستگای نووری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری کە هەستاون بۆ پێشکەشکردنی ئەم خولە. خۆشەویستان، فەرموودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەر تەماشا بکەین لە ڕێگەی ئیسناد و ڕیوایەتەوە گەشتووە بە ئێمە، ئەمیش یەکێکە لە تایبەتمەندەکانی ئەم ئومەتە. بۆیە بەردەوام دەبێتە تا ڕۆژی قیامەت. ئێمە دەبێت هەوڵ بدەین ئەو مەجالیسانە دائیمەن ئامادە بین تێیدا و هەوڵ بدەین خۆمان فێر بکەین و گوێبیستی ئەو فەرموودانە بین بۆ ئەوەی ئەو تایبەتمەندیە بەردەوام بێت لەم ئومەتە. پەرتووکەکەی بە فەرموودەیەکی پێغەمبەر دەست پێ کردووە صلی الله علیه وسلم کە ناوی ناوە وتاری
پەرتووک کە فەرموودەی پێشەوای ئیماندارانە عومەری کوڕی خەتاب عن أمير المؤمنين أبي حفص عمر بن الخطاب رضي الله عنه قال سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول إنما الأعمال بالنيات وإنما لكل امرئ ما نوى فمن كانت هجرته إلى الله ورسوله فهجرته إلى الله ورسوله ومن كانت هجرته إلى دنيا يصيبها أو امرأة ينكحها فهجرته إلى ما هاجر إليه متفق عليه. پەرتووکەکەی بەم فەرموودەیە دەست پێ کردووە. ئەم فەرموودەیەش وەکو عولەما و زانایانی ئیسلام دەفەرموون سێبەشی زانستە، بنچینەیەکە لە بنچینەکانی ئیسلام، لەبەر ئەوەی پەیوەندی بە نیەت و ئیخلاسەوە هەیە، چونکە هەر کارێک ئەگەر بتەوێ پاداشتت دەستکەوێ لای خوای پەروەردگار دەبێ ئیخلاست هەبێ لە ئەنجامدانی ئەو کارە. بۆیە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ إنما الأعمال بالنيات وإنما لكل امرئ ما نوى. هەر عیبادەتێک هەر کارێک کەوا بۆ ڕەزامەندی خوای پەروەردگار بێت و ئیخلاسی تێدا بێت و بە پێی شەرعی پێغەمبەر بێت صلی الله عليه وسلم کە خوای پەروەردگار دایناوە بۆی، ئەو کارە خوای پەروەردگار قبوڵی دەکا و ئەجر و پاداشی لەسەرە. جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نمونەیەکشمان بۆ ئێنێتەوە بۆ ئەوەی زیاتر و باشتر و بە جوانتر تێبگەین. ئەو نمونەیەش دەفەرمێت فمن كانت هجرته إلى الله ورسوله، ئەو کەسەی کەوا کۆچ دەکات لە پێناو خوای پەروەردگار و لە پێناو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئەوە کۆچکردنەکەی ئەجر و پاداشتی لای خوا و لای پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. و ئەو کەسەشی کەوا کۆچ دەکات لەبەر ئەوەی دنیایەکی دەستکەوێت، منفعەیەکی دنیەوی دەستکەوێت، یان ئەوەتانێ ئافرەتێکی دەستکەوێت، ئەوە کۆچکردنەکەی تەنها بۆ ئەو مەبەستەیە کەوا هەی بووە. جا بۆیە خۆشەویستان گرنگە ئێمە لە هەموو کردەوەکانمان ئەبێت هەوڵی ئەوە بدەین کەوا نیەتەکانمان تەنها و تەنها بۆ خوای پەروەردگار بێت، ئیخلاسمان بۆ خوای پەروەردگار بێت. وەکو خوای پەروەردگارە فەرمێ وما أمروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين حنفاء ألا لله الدين الخالص. ئەبێ تۆ عیبادەتی خوای پەروەردگار بکەی بە نیاسپاکیەوە، تەنها مەبەستت خوای پەروەردگار بێت، تەنها چاوەڕێی ئەجر و پاداش لە خوای پەروەردگار بکەی. ئەگەر هات و کارێکت کرد مەبەستت ئەوە بوو کەوا ئەجر و پاداشتت لە دنیا دەستکەوێ و بۆ دنیا بێ و بەشی خوای تیایدا نەبێ، ئەوە بێ چاوەڕێ بکەی ئەو کەسەی کەوا ئیشەکەی بۆ دەکەی ئەجر و پاداشت بداتەوە. جا بۆیە خاصەتەن بە تایبەت لە مەسائیلی عیبادەتە ئەبێ ئێمە ئیشەکانمان بۆ خوای پەروەردگار بێت. ئەوەکو پێشەکیەک خۆشی شێخ دەڵێت دانەری کتێبەکە، ئەڵێ بۆیە بەو فەرموودەیە دەسم پێ کرد لەبەر ئەوەی عولەمایانی ئەم ئیسلامە هەر کتابێکیان بنووسیایە بەو فەرموودەی عومەری کوڕی خەتاب کەوا بیستوێتی لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم إنما الأعمال بالنيات وإنما لكل امرئ ما نوى، دەستی پێ دەکرد و کتێبەکەی دوای ئەوە دەنووسی بۆ ئەوەی لە نووسینەکە تەنها مەبەستی خوای پەروەردگار بێ. بۆیە ئێمەش هەر ئیشێک دەیکەین و هەروەها بۆ نمونە ئێستا بەشداری ئەو خولە دەکەین با نیەتمان بۆ خوای پەروەردگار بێت، بۆ ئەوەی خوای پەروەردگار بەرەکەت کاتە ئیشەکانمانەوە. ئێستا دەڕۆینە سەر بەندی یەکەم لە پەرتووکەکە و هەروەها چەند فەرموودەیەکمان داناوە بۆ بەرنامەی بۆ وانەی ئەمڕۆمان دەینە خزمەتتان ئینشاء الله تعالی. بەندی یەکەم ئەو فەرموودانەی کە هاتوون سەبارەت بە فەزڵەکانی قورئان خوێندنەوە و بە کۆمەڵڕامان تێیدا. فەرموودەی یەکەم فەزڵی بە کۆمەڵڕامان و وردبوونەوە لە قورئان، ناونیشانەکەی بەو شێوە داناوە. عن أبي هريرة
رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: وما اجتمع قوم في بيت من بيوت الله يتلون كتاب الله ويتدارسونه بينهم إلا نزلت عليهم السكينة وغشيتهم الرحمة وحفتهم الملائكة وذكرهم الله في من عنده ومن بطأ به عمله لم يسرع به نسبه. رواه مسلم وأبو داود وغيرهما. ئەگەر ورد ببینەوە لەم فەرمودەیە بەڕاستی دەرس و وانەی زۆر زۆری تێدایە و چوار خەڵاتشی تێدایە ئینسان بەڕاستی غافڵە ئەگەر بێت و ئاگداری ئەو چواردیاریە نەبێ و هەوڵ نەدا بوو ئەوەی دەستیان بکەوێت. با بزانین چواردیاریەکە چییە و چۆن ئەتوانین بەدەستی بێنین. پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم فەرمێ: وما اجتمع قوم في بيت من بيوت الله. یەکەم شت کۆمەڵە خەڵکێکن کۆبوونەتەوە. ئەگەر تەماشای ئاەتەکانی قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەر بکەین صلى الله عليه وسلم لە زۆر جارە هانمان دەداکەوە کردەوەکانمان و ئەو ئیش و کارانەی کە ئەنجامی دەدەین بە کۆمەڵ بێت، بە جەماعەت بێت، بە پێکەوە بێت، بە هاوکاری یەکتر بێت، چونکە بەرەکەتی تێدایە. کە ئەفەرمێت: وما اجتمع قوم في بيت من بيوت الله. ئەم قەومە، ئەم کۆمەڵە خەڵکە، ئەم مەجموعەیە کۆبوونەتەوە لەکوێ؟ لە ماڵێک لە ماڵەکانی خوا. ئەمەش تەشریفە، ماڵ کە إضافة كراوة بو الله سبحانه وتعالى تشريفا. بيت من بيوت الله. لو جيغايا كوبونتوا كوا مزگەوتەکانە ئێستا دێنە سەریشی کە تەنها مزگەوتەکانیش ناگرێتەوە، بەڵکو هەر جێگایەکەوە ئەو مەبەستە ئەو خەڵکە کۆبکاتەوە لێی ئەوە ئەجر پاداشەکەی دەست دەکەوێت. ئەو خەڵکە چی ئەکەن لەو شوێنە، لەو مزگەوتە، لەو ماڵی خوایە چی دەکەن؟ یەتلونە کتاب الله. ئەو قورئانە پیرۆزە دەخوێننەوە. تەنها خوێندن بەسە؟ نەخێر. بزانین دوایەوە چی دێ؟ وەیەتەدارەسونەه بەینەهم. دوای مدارەسەشی دەکەن، ورد ئەبنەوە لە ئاەتەکانی قورئانی پیرۆز. ئەگەر کۆمەڵە کەسەکە پەیدا بوو، جێگاکەش کەوا مزگەوتە و هەر جێگایەکەوە عیبادەتی تێدا بکرێت و بۆ ئەو مەبەستە کۆ ببێتەوە لێی، ئینجا ئەو ئیشش کەوا کۆیانی کردوتەوە کە بریتیە لە خوێندنەوەی قورئان و مدارەسەکردنی قورئان، ئینجا ئەو خەڵاتانە دێت، ئەو دیاریانە دێت کەوا لە فەرمودەکە هاتووە. إلا نزلت عليهم السكينة. آرامي وآسودي دا بزيت سر أو مجموعة كسا. وغشيتهم الرحمة. وبزيو مهرباني خواي پروردگار أو كومالا كسا أقريتوا دايان دبوشيت. وحفتهم الملائكة. وملائكة كاني خواي پروردگاريش لدوريان كو أبنوا. وذكرهم الله في من عنده. الله أكبر. چەند خۆشە. چونکە تۆ کتابەکەی خوای پەروەردگار دەخوێنیت، خوای پەروەردگاریش لای مەلائکەتەکان، لای فریشتەکان باسی تۆ دەکات. بۆ لەبەر ئەوەی تۆ خەریکی قورئان خوێندنەوەی، خەریکی مدارەسەی قورئانی، بۆیە بەڕاستی فەزلێکی زۆر گەورەیە. نابێت ئەوە دیارەیەکە، چەند دیارەیەکە، چوار دیارە نابێت لە دەستی خۆمانی بدەن. ومن بطأ به عمله لم يسرع به نسبه. ئەگەر هات و تۆت کەم تەرخەمیت کرد لە ئەنجامداری کردار و ئەعمالی چاکە، ئەوە باش بزانەکەوە نەسەب و قەبیلە و ئینجا هۆز و تیرە و حزب و هەر شتێک هەیە تۆ شانازی پێوە بکەی، بنەماڵەهی و ئەوانە هیچی فریات ناکەوێت. تۆ لەبەر ئەوەی کەم تەرخەمیت کردووە لە ئەنجامدانی کاری چاکە بۆ خوای پەروەردگار ئەتەوێ ئەو شتانەی تر فریاد بکەوێ،
ئەوە فریاد ناکەوێت. ئەم فەرموودەیە زۆر گرنگە خۆشەویستان. اینجا بۆ ئەوەی ئێمە سوود لە فەرموودەکان وەربگرین، بەڕاستی سێ شت هەیە زۆر گرنگە ئێمە ڕەچاوی بکەین. یەکەم مەسەلەی علم، ئەوە بۆ ئێمە زۆر پێویستە کە علمان هەبێت دەربارەی ئەو دینەمان، دەربارەی قورئانەکەمان، دەربارەی سونەتە صەحیحەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. کە علممان هەبوو ئەبێت تێ بگەین لەو دەقانە، لە دەقەکانی قورئان، لە دەقەکانی فەرموودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. واتە علم. دووهەم تێگەیشتن. سێهەم ئەبێ کردداری پێ بکەین. ئەگەر کردداری پێ نەکەین واتە هیچ سوودێکمان لێ نەبینیوە و نابێتی چاوەڕێی ئەجر و پاداش بکەین. جا بۆیە هەر ئومەتێک، هەر نەتەوەیەک، هەر دەوڵەتێک، هەر میلەتێک، هەر گەلێک ئەگەر بێوێ سەرفراز بێ، بەختەوەر بێت، ببێتە خاوەن کیانی خۆی، ئەبێ ئێحتیمام و گرنگی بە علم بدات، ئەبێ تێگەشتن دەربارەی و علمەی هەبێت، ئەبێ کردداریش بکات. ئەوە ئەو کاتە ئەو میلەتە، ئەو گەلە، ئەو کەسە بەختەوەر دەبێت. اینجا بۆیە ئەو فەرموودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پند و وانەی زۆر تایە، فەوائیدی زۆر تایە. لەو فەوائیدانەی ئەوەیە کەوا هەر کەسێک لە شوێنێک لەو مەرکەزانە و سەنتەرانی کەوا هەن ئێستا لە وڵاتی خۆمان، لە وڵاتانی تر، کە تایبەتن بە فێرکردنی قورئانی پیرۆز، تایبەتن بە فێربوونی زانستی شەرعی، ئەو فەرموودەیە دەیانگرێتەوە و ئەجر و پاداشتیان بۆ هەیە بە یارمەتی خوای پەروەردگار. اینجا بۆیە دەستخۆشی بوو ئەو کەسانی کەوا یارمەتی ئەو شوێنانە دەدەن کە بەردەوامیان هەبێت، چونکە ئەوانە سەمامی ئەمانن بۆ هەر میلەتێک. ئەوەی کەوا لەو جێگانە کۆ دەبێتەوە خاوەن ئەخلاقن، خاوەن ڕەوشتن. ئەگەر تەماشا بکەیت و یعنی مەفهومی مخالەفەکەی یان ئەگەر دژەکەی وەرگری تەماشا ئەکەی خەڵکێکی تر لەکوێ کۆ ئەبێتەوە، بۆچی کۆ ئەبێتەوە، خەریکی چین. ئەو شوێنانی کەوا دەبێتە مایی تووڕەبوونی خوای پەروەردگار و شتی نابەجێی تێدا ئەکرێت، ئەوانە ئەبنە نەکبەتی بۆ ئەو ئومەتەش. جا بۆیە دایکان و باوکان، ئازیزان و خۆشەویستان، منداڵەکانتان بنێرن بۆ ئەو جێگانی کەوا مدارسەی قورئانی تێدا ئەکرێت، کەوا قورئانی تێدا خوێنرێتەوە. چونکە قورئان ڕەحمەتە، قورئان ڕێنمویی تێدایە، قورئان مبارەکە. ئەو کەسانش هەر وەکو تاکیش ئەگەر هات و خۆی مدارسەی قورئانی کرد، مەجلیسی قورئانی دامەزراند لە ماڵەوە لەگەڵ خۆیان، لەگەڵ کەس و کاریە لە ماڵ ئەو حەلەقە ذیکرەیان دروست کرد، ئەوە ئومێد دەکرێت بە یارمەتی خوای پەروەردگار ئەو خەڵاتانەیان دەستکەوێ. خەڵاتەکانیش بەڕاستی کەم نین، زۆرن، بە تایبەت ئەو خەڵاتەی کەوا تۆ خوای پەروەردگار دروستی کردووە. اینجا ئەو فەزلە زۆرەکەوا خوای پەروەردگار لە لای مەلائیکەتەکان باسی تۆ بکە لەبەر ئەوەی لەو مەجلیسە قورئانیە دانیشتووی. ئەوە بە کورتی فەرموودەی یەکەم. فەرموودەی دووەم خوێندنەوەی هەر پیتێک لە قورئانی پیرۆز بەدە چاکەیە. عن عبد الله بن مسعود رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: من قرأ حرفا من كتاب الله فله به حسنة، والحسنة بعشر أمثالها، لا أقول ألف لام ميم حرف، ولكن ألف حرف ولام حرف وميم حرف. رواه الترمذي والدارمي. وقال أبو عيسى: هذا حديث حسن صحيح غريب، وصححه الألباني. وقد سألت شيخنا عبد الله الساد عنه فقال: لا بأس به. ئەمە قسەی شێخ ئەحمەدە دانەری کتێبەکە. ئەگەر دیقەتی
ئەو فەرموودەیە بدەین کە عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ گێڕێتەوە دەفەرمێت پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم دەفەرمێت من قرأ حرفا من كتاب الله یەک پیت لە کتابی خوای پەروەردگار واتا قورئان فله به حسنة ئەوە چاکەیەکی بۆ هەیە چاکە کە لەو فەرموودەیە دیاری کردەوە والحسنة بعشر أمثالها ئەوە خوای پەروەردگاریش لە قورئانە باسێکا و چاکەش ئەڕوا بۆ 700 جار و زیاتر و مضاعفشی زیاتر دەکا خوای پەروەردگار لا أقول ألف لام ميم حرف ولكن ألف حرف ولام حرف وميم حرف يعني هر بيتك لم وشيا هر يكي بيتك هر بيتكي كوا ده حسني بوها يعني أو وشيا كسي بيتا سي حسني بوها إنجا أما براستي بازرگانیەکە لەگەڵ خوای پەروەردگارە لە ڕێگەی قورئانە پیرۆزەکەیەوە کە هیچ زەرەرێکی تێدا نییە چونکە ئەو بازرگانیە هەمووی قازانجە هەمووی ئەجر و پاداشتە ئەگەر ئینسان هات و ئیخلاصی بۆ خوای پەروەردگار بوو اینجا من قرأ حرفا من كتاب الله خۆشەویستان چی پەرتووکێکەیە لەسەر گۆی زەوی غەیری ئەم قورئانە ئەو ئەجر و پاداشەی تێدا بێکەوە بیخوێنیتەوە وەکو پیتەکانی هیچ پەرتووکێک نییە ئەمە فەزلێکی خوای پەروەردگارە دایەتی بەم ئومەتە جا بۆیە ئێمە با بگەڕێنەوە بۆ قورئانەکەمان با بیخوێنینەوە با تەدەبوری تێدا بکەین با ئەو ئایەتانی کەوا گفتوگۆیەکە لە نێوان ڕەب العالەمین لەگەڵ بەندەکەیە ئەوە بزانێت کە کاتێک گوێبیستی ئەو ئایەتە دەبیت یا ئەیوهە الذینە ئامەنوو ئەوەی گوێی بۆ شلکەی بزان لەگەڵ تۆیەتی اینجا بۆیە ئەبێ دوای ئەوە بزانی داوای چیت لی ئەکا یان ئەوە تا داوای فەرمانێکە کاتکەوا جێبەجێ بکەی یان ئەوە تانی ئاگدار دەکاتەوە کەوا دوور بکەیتەوە لە شتێکەوە زەرەری خۆتی تێدایە لە دنیا و لە قیامەت جا بۆی ئەبێ ئێمە بەو شێوەیە ڕەفتار بکەین لەگەڵ ئاەتەکانی خوای پەروەردگار ئەو ئەجر و پاداشتش کەوا لەو فەرموودەیە هاتووە بەڕاستی نیعمەتێکی زۆر گەورەیە کەوا ئەبێ ئێمە هەموو کاتەکانمان تەرخان بکەین کەوا بەشێکی باشی لە ڕۆژگارەکەمان تەرخان کەین بۆچی بۆ خوێندنەوەی قورئانی پیرۆز زۆر حەیفەکەوا ئێمە کاتێکی دیاریکراومان نەبێت لەگەڵ ئەو قورئانەکەوە کەلامی ڕەب العالەمینە هەر خوێندنەوەکەی ئەجر و پاداشتە تەدەبور تێیدا ئەجر و پاداشتە گوێبیستی ئاەتەکان بی ئەجر و پاداشتە ئەوە نیعمەتێکی خوای پەروەردگارە بۆیە ئەبێ ئێمە هەوڵ بدەین ڕۆژانە کاتێکی دیاریکراومان هەبێت بۆ قورئان خوێندنەوە دەچینە خزمەت فەرموودەی سێیەم شەفاعەت و تکاکردنی قورئان بۆ هاوڵەکانی لە ڕۆژی قیامەتدا عن أبي أمامة الباهلي رضي الله عنه قال سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول اقرأوا القرآن فإنه يأتي يوم القيامة شفيعا لأصحابه رواه مسلم أبو أمامة باهلي رضا ورحمتي خوای لێبێ دەفەرمێت بیستم پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرموویەتی اقرأوا القرآن اقرأوا القرآن واتا قورئان بخوێننەوە ئێوە دەزانن کەوا ئێمە ئومەتی ئیقڕائین یەکەم ئایەت کەوا دابەزی بەسەر پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم بریتی بوو لە اقرأ باسم ربك الذي يعني ئەو ئایەتە یەکەم ئایەت بوو کەوا دابەزی بەسەر پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم اقرأ باسم ربك الذي خلق ئێمە ئومەتی ئیقڕائین زۆر حەیفە بۆ ئومەتی ئیقڕا کەوا دوور بێ لە ئیقڕاوە دوور بێ لە خوێندنەوە چ جای ئەوەی کەوا
ئەو کتابە عەزیزەی کەوا نیعمەتێکە لە نیعمەتەکانی خوای پەروەردگار دای بەزاندووە بەسەر پێغەمبەری خۆش شەویستمان صلی الله عليه وسلم کەوا منهەجی حەیات و ژیانمانە نەیخوێنینەوە مدارەسەی نەکەین تەدەبوری ئاەتەکانی نەکەین. اقرأوا القرآن باشە یا رسول الله ئەوەمان پێدەفەرموویت اقرأوا القرآن قورئانمان خوێندەوە چیمان بۆ هەیە؟ جوابەکەی دێت فإنه يأتي يوم القيامة شفيعا لأصحابه. ئەو قورئانە دەبێتە تکاکەرێک بۆ تۆ بۆ ئەو کەسەی کەوا بۆتە هاوڵی قورئان، چونکە ئەگەر دیقەتی فەرمودەکە بدەین فإنه يأتي يوم القيامة شفيعا لأصحابه، بۆ ئەو کەسانەیە کەوا بوونەتە هاوڵی قورئان، قورئانیان دائیمەن لەبەر چاوە دەیخوێننەوە، گوێیان لە ئاەتەکانە، لە ناو تەکسین، لە ناو سەیاران، لە هەر جێگایەکەوە گونجاوەکەوە گوێ بگرن لە قورئانی پیرۆز، جا قورئان دەخوێننەوە هەر کاتێک گونجاوە بۆیان کە بیخوێننەوە، بە تایبەت ئەو کاتانی کەوا هەموو کەس خەوتووە یان مەشغوڵە، تۆ هەڵەسیت بەکردنەوەی ئەو قورئانە پیرۆزە و دەیخوێنیتەوە. بەڕاستی ئەوە نیعمەتێکی زۆر گەورەیە خۆشەویستان. هەر کاتێک بوویتە هاوڵی قورئان، ئەوە قورئانی پیرۆز لە ڕۆژی قیامەت یومە لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم يوم يفر المرء من أخيه وأمه وأبيه. يعني لو ڕۆژە سەختە یەکێک لە تکاکەرەکان ئەوەیە کە قورئانی پیرۆز لە دنیادا تۆ خوێندووتەتەوە، بوویتە هاوڵی قورئانی پیرۆز، لەگەڵ قورئانی پیرۆزا ژیاوی، لە ڕۆژی قیامەتە تکات بۆ دەکات، شەفیعە بۆ تۆ. اینجا ئەمەش بەڵگەیە لەسەر ئەوەی کە لە ڕۆژی قیامەتە شەفاعەت هەیە. یەکێک لەوانەی کەوا شەفاعەت دەکەن قورئانی پیرۆزە لە ڕۆژی قیامەتیشە، کە ئێمە زۆر پێویستیمان بەوایە کە قورئانی پیرۆز و هەروەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، هەروەها ڕۆژ و گرتن ئەوانەی کەوا بەڵگەی لەسەرە کە دەبنە تکاکار لە ڕۆژی قیامەتە، پێویستیمان بەوانە هەمووی هەیە خۆشەویستان. جا بۆیە با قورئان خوێندنەوەمان زۆر بکەین و ڕۆژانە حەزبێک بخوێنینەوە، یان بۆمان نەکرا لایەک لە لاپەڕەکان بخوێنینەوە و هەوڵ بدەین کەوا مانگانە لای کەمێکەی ختمێکی قورئانی پیرۆز بکەین. دەچینە خزمەتی فەرموودەی چوارەم، نمونەی ئەو ئیماندارەی کە قورئان دەخوێنێت و هەروەها منافقیش. عن أبي موسى الأشعري رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم مثل المؤمن الذي يقرأ القرآن مثل الأترجة ريحها طيب وطعمها طيب، ومثل المؤمن الذي لا يقرأ القرآن مثل التمرة لا ريح لها وطعمها حلو، ومثل المنافق الذي يقرأ القرآن مثل الريحانة ريحها طيب وطعمها مر، ومثل المنافق الذي لا يقرأ القرآن كمثل الحنظلة ليس لها ريح وطعمها مر. رواه البخاري ومسلم. أبو موسى أشعري رضاه رحمتي خوای لێبێ دەیگێڕێتەوە لە فەرموویەت پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرموویەتی مثل المؤمن الذي يقرأ القرآن، نمونە و وێنەی ئەو ئیمانداری کەوا قورئان دەخوێنێت. مثل الأترجة، ئوتروجە جۆرێکە لە میوە لە صنفی پرتوقال و لەیمون و
لە شام پێدرێ کەبات لە لای خۆمان بەهەیە شقڵەکەی گەورەیە زەردە لە شوێنان تریش پێی دەوترێت ترونج. ئەم جۆرە میوەیە ڕیحها طیب وطعمها طیب، هەم بۆنی خۆشە هەم تامیشی خۆشە. اینجا بزانن خۆشەویستان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێک ئەم نمونانەیەمان بۆ دێنێتەوە بۆ ئەوەی زیاتر تێبگەین، بۆ ئەوەی باشتر تێبگەین، بۆ ئەوەی بە جوانترین شێوە تێبگەین. وێنەی ئیمانداری ئەوەی کەوا قورئان دەخوێنێ شوبهاندیەتی بەو جۆرە میوەیە کە هەم تامی خۆشە و هەم بۆنیشی خۆشە. چونکە ئەو ئیماندارە ئەسڵی ئیمانەکە چەسپاوە لە دڵیا، ئەوە بۆ خۆی تامی خۆی هەیە. ثلاث من كن فيه وجد حلاوة الإيمان، يعني ئەو سێشتەی ئەگەر هەر لە کەسێکا بێ ئەوە تام و چێژی ئیمان دەکات کە حوبی خوای پەروەردگارە، حوبی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم هەر لە فەرمودەکەکەوا دیاری کراوە. واتە ئیمان کە بچەسبێ لە دڵە تامی خۆی هەیە، ئەوە تامی خۆی هەیە. اینجا کە قورئانیش دەخوێنێتەوە ئەو ئیماندارە، ئەوەش بۆ خۆی بۆنی خۆی هەیە. ئەو قورئانە کە هەر ئینسانێک تەماشا بکەی، بە تایبەت ئەو کەسانەی کەوا قورئانەکەیان لە دڵەوە دەخوێننەوە دەچێتەوە دڵ، تامێکی خۆی هەیە. یعنی زۆر جار دەبینین کاتێکە ڕوون بۆ مزگەوتێک لە دوای ئیمامێکەوە قورئان خوێنێکەوە نوێژ دەکەین، قورئانەکەی بە جوانترین شێوە دەخوێنێتەوە، لە دڵی دەردەچێ سەرەکەی تۆ هەست بە تەمئەنینێت دەکەی، هەست بە خوشوع دەکەیت، هەست بە تام و چێژ دەکەیت. اینجا بۆیە ئیماندار ئەو ئیماندارەیەکەوە لە دڵەوە قورئانەکەی دەرچێ و قورئان بخوێنێتەوە. هەر ئیماندارێکیش کەوا خەریکی قورئان خوێندنەوە بوو، ئاوا بەو شێوەیە تامەکەی خۆشە و بۆنەکەیشی خۆشە. ومثل المؤمن الذي لا يقرأ القرآن مثل التمرة. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم وێنەی ئەو ئیماندارە وا دەکات کەوا قورئان نەخوێنێتەوە، کە قورئان ناخوێنێتەوە وەکو چی وایە؟ وەکو خورما وایە. خورما ئەگەر تەماشا بکەن بۆنی نییە، بەڵام تامێکی خۆشی هەیە، تامێکی خۆشی هەیە. اینجا بۆیە ئەو تامە خۆشەی ئیماندارەکە مەبەستی ئەوەیە کەوا ئیمانەکە چەسپاوە لە دڵا، ئەو تامەی خۆی هەر هەیە، بەڵام کەوا دوور کەوتەوەتەوە لە قورئان کە ئیمانی هەیە و دوور کەوتەوەتەوە ئیماندارە و قورئان ناخوێنێ و هەجری قورئانی کردووە، طبعاً ئەو هەجرە بە یەکجاری نییە، لەبەر ئەوەی هەر ئیماندارێکەوە لە نوێژەکان قورئان دەخوێنێتەوە خۆشەویستان، بێگومان ئەوە لە ڕکعاتەکان قورئان دەخوێنێتەوە، ئەوە هەجری کاملی نەکردووە، بەڵام هەجری ئەوەی کردووە ئەو ئەجر و پاداشانەی کەوا لە پێشتر باسمان کرد کە قورئان ناخوێنێتەوە وەکو وردێکی ڕۆژانەی، ئەوە بەڕاستیەوە هەجرە. اینجا بۆیە نابێت ئینسانی ئیماندار بەو شێوە بێت. ئەگەر ئاواش بوو ئەوە تامی ئیمانەکەی هەیە، بەڵام بۆنی ئەوەی کە قورئان ناخوێنێتەوە بۆنی نییە، وەکو خورما وایە. جۆری سێیەم کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وێنەی دەکابوومان دەفەرمێ ومثل المنافق الذي يقرأ القرآن مثل الريحانة ريحها طيب وطعمها مر. يعني أو منافقة ودرويك قرآن دخوانيتوا منافقة دروا قرآن دخوانيتوا وكو ريحانة وايا. ريحانة معلومي جنابتانا بوني هيا، ريحانة بوني هيا بلام تامكي طالع. إنجا منافقك لبروي أصلكي بوغنا، لبروي أصلكي كوانما وكإيمانا جاوز زوزر خطرة أوي خوابنا ما بداد، يعني لخويا بينيت كوا كوتتنا وخالق لخالكان ويا صفتك لصفتكان نفاق ويا خوابنا بدار خويا زاني كوا دوروا منافقة هروها بس بروالت خوي دردخا كوا مسلمانة أو با أقداري خوي بيت
چونکە ئەسڵی ئیمانەکەی نەماوە. ئەگەر چیش هەندێک جار وا خۆی پیشان دادکەوە قورئان دەخوێنێت. ئەو قورئان خوێندنە تاموچێژی خۆی هەیە، چونکە ئەگەڕێتەوە بۆ خودی قورئانەکە نەکو بۆ منافقەکە. ئەو منافقە وەکو چی وایە؟ وەکو مۆمێک وایە خۆی دەسووتێنێ، بەڵام خەڵکی تر سوودی لێ وەرئەگرن. اینجا بۆیە با بە خۆیان بچێتەوە تەوبە بکاو، بە دواز لەو نیفاقە بێنێت. ئەگەر نا ئەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەو شێوەیە وێنەی کردووە بۆمان. جۆری چوارەم پێغەمبەری خوا شەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ: ومثل المنافق الذي لا يقرأ القرآن كمثل الحنظلة ليس لها ريح وطعمها مر. ئەمە جۆری چوارەمە. ئەو منافقەی کەوا قورئان ناخوێنێ، ئەسڵەکەی نەماوە کە ئیمانە، قورئانەکەش ناخوێنێتەوە، ئیتر وێنەکەی وەکو گوژاڵک وایە. حەنظەڵە یعنی گوژاڵک، نەبۆنی هەیە و هەروەها تامەکەشی چییە؟ تاڵە. جا ئەو منافقانەی کەوا بەو شێوەن یعنی هیچ سوودێکیان نییە، نە بۆ خۆیان و نە بۆ غەیری خۆشیان. جا خوا پەنا بدات لە دنیاشە ڕوڕەش دەبن و لە قیامەتشا ڕوڕەش دەبن و وەجێگایشیان معلومی جەنابتانە في الدرك الأسفل من النار. خوا پەنامان بدات لە نیفاق و لە منافقەکان. تەماشای ئەم فەرموودەیە بکەین خۆشەویستانم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەڵکەکەی کردوتە چوار بەشەوە تەعاملکردنیان لەگەڵ قورئانی پیرۆز. بەشی یەکەمیان ئیماندارێکە و کەوا قورئان دەخوێنێت، بەشی دووەمیان ئیماندارێکە کەوا قورئان ناخوێنێ، بەشی سێیەمیشیان منافقێکە کەوا قورئان دەخوێنێت، بەشی چوارەمیشیان منافقێکە کەوا قورئان ناخوێنێت. ئەمە ئەو چوار بەشەیە کەوا لەگەڵ قورئانە هەڵس و کەوت دەکەن و چۆن دەیخوێننەوە و کێش دەیخوێنێتەوە و کێش نایخوێنێتەوە. ئەجا بۆیە ئەبێ ئێمەی ئیماندار هەوڵ بدەین کەوا بەردەوام قورئان بخوێنینەوە، کردداری پێ بکەین، تەدەببوری بکەین، بۆ ئەوەی هەم تاممان خۆش بێ و هەم بۆنمانیش خۆش بێت. ئەو چوار فەرموودەیە بەم شێوە دینە کۆتایی وانەی ئەمڕۆمان ئینشا الله تعالی. پێم خۆشە لە کۆتایی وانەکە هەروەکو بیرخستنەوەیەک وەکو باسم کرد ئێمە ئەوەی کەوا گرنگ بێ خۆشەویستان کە علمەکەیە، اینجا فەهمەکەیە، اینجا دوایەوە کردارە، بۆ ئەوەی بەکردەوە بیسەڵمێنین ئەو فەرموودانەی کەوا گوێبیستی بووین، چونکە یەکێک لە مەرجەکانی ئەو خولەیە ئەوەیە کە هەر کەسێک بێوێ ئیسنادەکە وەرگرێ دەبێت گوێبیستی فەرموودەکان بێت بۆ ئەوەی لە کۆتایی خولەکە مۆڵەتی پێ بدرێت. اینجا هەروە بۆ ئاگاداریتانیش پەرتوکەکە کە چلینەی قورئانیە، سواز بۆ خوای پەروەردگار، پێش 10 ساڵ چاپ کراوە و چاپی یەکەمیش لە ڕێگەی کاک حاجی عەدنانەوە ڕەحمەتی خوای لێبێت لە کوردستان چاپی کرد. حاجی عەدنان بەڵباس ڕەحمەتی خوای لێبێ وەفاتی کردووە و چاپی دووەمیش لە ڕێگەی دەستگای نووری حکمەوە بۆ پەروەردە و ڕۆشنبیری چاپیان کردووە بەو شێوەیە. اینجا لە هەموو لق و بازنەکانی دەستگای نووری حکمە لە شارۆچکەکان و شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان کە لق و بازنەی لێیە بەردەستە، دەتوانن بە دیاری وەریگرن و سەردانی ئەو شوێنانە بکەن وەکو دیاری پێتان دەدرێت کە لە لاتان بێ. واروواش ڕاستەوخۆ لە ڕۆژانی یەکشەممە و چوارشەممە کە ئەمڕۆ یەکەم وانە بوو لە ڕێگەی کەناڵی ئاسمانی بانگەوازەوە
دێمە خزمەتتان واروها لە پەیجی نوری حکمە و سوسیال میدیای دەستگای نوری حکمە بڵاو دەکرێتەوە. جا خۆشەویستان پێشەوەی کە تەواو بین پێم خۆشە ینی بەکردەوە ئەو حەدیسانی کەوا گوێرمان لێگرت هەوڵ دەین بەکردەوە ئەنجام بدەین ئینشاء الله تعالى. یەکەم هەوڵ بدە دائما ئیخلاص هەبێ لە ئیشەکانە، لە هەر ئیشێکەوە دەیکەیت ئیخلاصت هەبێ، پێش ئەوەی کەوا هەڵسی بە ئیشەکە ئیخلاصت هەبێ. دووەم خۆت پەروەردە بکە لەسەر ئیخلاص بوون بۆ ئیش، حتا ئەو کەسانی کەوا خێزاندارە ئەچێت بۆ بازار شتێک ئەکڕێت با مەبەستی ئەوە بێت کەوا ینی بۆ خوا بێت، ینی شتێک نەبێتەوە بڵێ بارێکن بەسەرمەوە. دوای دوعاش بکە خوای گەورەی ئیخلاصت پێ بەخشێت، وەکو ئەو دوعای کە لە فەرمودەی پێغەمبەر هاتووە عەلەیهی الصلاة والسلام اللهم إنا نعوذ بك من أن نشرك بك شيئا نعلمه ونستغفرك لما لا نعلمه رواه أحمد. اینجا دوایەوە لەگەڵ ئەو کەسانە بکەوە یعنی ئیخلاصیان پێوە دیارە دڵسۆزن، وەکو خوای پەروەردگار فەرمێ واصبر نفسك مع الذين يدعون ربهم بالغداة والعشي يريدون وجهه، لەگەڵ ئەو کەسانە بنکەوە دڵسۆز و ئیخلاصیان هەیە. اینجا ئەمڕۆ هەوڵ بدات ئەم شەو بەیانی هەوڵ بدات ئیشێ بکە لە بین خۆت و خوای پەروەردگار بێت، تەنها بۆ خوا بێت، یعنی کەسی لێ ئاگادار نەکەیتەوە، سەدەقەیەکەکەی قسەیەکی چاکەکەی هەر ئیشێکی خیر دەکەی تەنها بۆ خوای پەروەردگار بێ و کەسیش ئاگاداری نەبێتەوە. محاسبەی خۆتیش دائما بکە، چونکە حاسبوا أنفسكم قبل أن تحاسبوا، پێشەوەی کەوا محاسبە بکرین بام محاسبەی خۆمان بکەین، ئایا بزانین ئەوی شانی کەوا دەیکەین ئایا ئیخلاصمان هەیە تێدا یان نییە. هەروەها کۆمەڵە خەڵکێک لەگەڵیانە بە مدارسەی قورئان بکە، مناڵەکان بنێرە بۆ سنتەر و ئەو دەستگایانەی کەوا فێربوونی قورئانی پیرۆزی تێدایە، ئەوەش بۆ خۆی نیعمەتێکی گەورەیە. اینجا هەوڵ بدەکەوە دڵەکەت چییە پەیوەست بێ بە مزگەوتەکانەوە، بۆ پیاوان نوێژەکانتان بە جەماعەت بکەن لە مزگەوتەکان، با دڵەکانتان معلق بێ بە مزگەوتەکانەوە، مزگەوتەکان با ئاودان بکرێنەوە فی بەیت من بیوت الله وەکو لە فەرمودەکە هاتووە. اینجا دوای ئەوە هەوڵ بدە یادی خوای پەروەردگار بکەی بە هەموو شێوازێک، بە دانیشتن لە ڕێگابی، ینی هەر کاتێک بۆت دەکرێتکەوە یادی خوای پەروەردگار بکەی تۆش ئەوە بکە، وەکو لە حەدیثێک هاتووە لا يقعد قوم يذكرون الله عز وجل، هەر لە شوێنێکەوە بەس دانیشن بۆ ئەوەی زیکری خوای پەروەردگار کەن، ئەو زیکرە شەرعیە نەکو زیکر هەیە کۆمەڵ خەڵکێک کۆ بێتەوە زیکری ناشەرعی دەکەن، ئەوە ئەجر پاداشتی لەسەر نییە، ئەبێ ئەو زیکرە بێکەوە خوای پەروەردگار پێی خۆشە و بە پێی سونەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. اینجا بۆیە ئەوە بەو شێوەیە لە ینی تێبگەین لە فەرمودەکان و کاری پێ بکەین ئینشاء الله تعالى، ئەو وەختە هەز دەکەین کەوا ئاسوودە دەبین ئینشاء الله تعالى. لە کۆتاییدا داواکارم لە خوای پەروەردگار لە گوناحی خۆمان و دایک و باوکانمان و خێزانمان و مناڵەکانمان و مامۆستایانمان خۆش بێت و هەروەها علمی نافعمان پێ ببەخشێت و هەروە کردەوەی چاکمانیش بەنسیب بکە. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم، والسلام عليكم ورحمة الله وبركاته.